بنای خوای بخشنده من مامۆستا عەبدوڕەحمان حاجی عەبدوڕەحیم سەید حامە ئەمین وەکو پیشەی مامۆستای من ناسراوە بە عەبدوڕەحمان تاوگۆزی بۆ ماوەی چەند ساڵێکە سەرقامم بە کاری مامۆستایەتیەوە و لەگەڵ کاری مامۆستاییشە کاری هونەریشم کردووە و بەردەوامیش لە پیشەنگە تایبەتیەکان پیشەنگای هەم بەشدا وەکو هاوبەشی بەشداریمان کردووە لە سنووری شارە زورە هەم وەکو تایبەتیش خۆم تا ئێستا تقریبەن 4 پیشەنگای تایبەتیم کردوێتەوە هەندێکیان شێوەکاری بوون و 3 پیشەنگەشم پیشەنگە بوو لە سەرکاری بەردکەکارێکی تازەم بوون تقریبەن چەند ساڵێکە دەستم پێ کردووە. من لە قەزای شارە زور لە ناحیە زەڕان دانیشم و هەرچەند سنوورەکەمان بەداخەوە زۆر کەم ڕاگەیاندن و زۆر کەم بەرنامەکان ڕۆکەن ئەم سنوورانە بە ئومێدەم کەوا تەلەڤیزیۆنەکان و کەناڵەکان زیاتر گرنگی بۆ شوێنانە بدەن چونکە کەسی بەهرەمەند و کەسی شارەزا و باشتریش هەیە لەم سنوورانە بە ئومێدەم کەوا بەسەر بکرێنەوە. ئەمە پەڕی مریشک یا قەلە قازی هەر شتێک بێکە ئەکەوێ بۆ ناوە پەڕ خۆی هەمیشە گوزارشتێکی جوانی بۆ وەخت خۆی بۆ نووسینیش بەکار هاتووە بەڕاستی کە بە ناومەرەکە باکراوە کاری پێکراوە اینجا شتێکی جوانشە من هاتووم ئەمە هەمووەکو نەخشاندن هەم ئاەتێکی قورئانی پیرۆزم لەسەر نووسیوە بۆ ئەوەی کە فڕێ نەدرێت و ژینکە پیس نەکاتەوە توانی ئاوەکانی بێن بۆ جوانیش لە ماڵەکانە بەکارێتەوە یا من هاتووم بۆ نمونە بەرد هەر ئەوە نییە بەردێکی ڕقوتەق وەکو وتمان بەرد دەکرێت بکرێ بە گەردانە بکرێ بە گەردنی هاوسەرێک تا خوشکێک تا کەسێک تا دۆستێکا بەڕاستی ئەمە بەردە من هاتووم من بەردانم گێڕاتەوە بۆی کە من بملاوان کە وەتوان بە شێوەیەکی جوان بەکاریان بێنی کە لەگەڵ شتەکانی تراکە بۆ مور و یان قیامەمانە توانی کاری جوانتری پێ بکەیت یا هەندێک بەردەیە خۆی گەورە خۆی وا سروشتیان دروستی کردووە کە لە شێوەیەکی پێبەخشیوە هونەرێکی پێبەخشیوە تۆ تەنها ئەوەیەت بە چەند هێڵێک و بەمانە دروستەکەی ئەمە بەردێکە بۆ من هاتم ڕوویەکیم کردووە بە ئۆتۆمبیلێک و ڕۆکەی تریشی بووە بە ماسیەک کە ئەمە توانی لە یەک بەردا دوو پێیان بگەێنی یا شتێکی ترمان هەیە بۆ نمونە ئەمە بەردە هەر خۆی لە شێوەی پێڵاکی وەرزشیە یان پێڵاوێک دروست کراوە من هاتووم چەند هێڵێک وانە و ئەو ڕنگ و هێما و هینەمان پێبەخشیوەتەوە یا بۆ نمونە ئەمە لیمە بەسڕاییە کە خەڵکێک لەوە چێ فڕێ بدایان بڵێ بەکار نایمانە کە توێ نەخشی لەسەرەکەی و بۆ جوانی لە ماڵانە دانی یا ئەمانە هێلکەن بۆ نمونە ئەم هێلکە من هاتووم گزارشتێکم لێ کردووە کە ئەمە بۆ منە بە کونێکی بچووکیەکەیت و هێلکەکە نەکەی داکەیت بەکاری شێنی بۆ خواردن و ئەمیشی هێڵیتەوە بۆ جوانکاری کەمە هەموو ڕەنگەکانە بە ئومێدم کە هەموو ڕەنگەکان گەڕێنەوە بۆ کوردستانێک کە ماڵی هەمومان بێ و این هەمومان بێ و هەمومان بتوانین کە کەسی یەکتر بین دەستی یەکتر بین بۆ ئەوی تر ئیتر لەم نەهەمەتیانە ڕزگارمان ئەمەیەکێک لەو پەیامانەی لەسەرەوە گەیاندوومە کە بە هەمومانەوە توانین کوردستان هەڵگرین ئەم شتانێک کە لەوە چێ خەڵک بەلایەوە بەرد شتێکی بێبایەخ بێ بەڵام گومانیتیانە کە کارسازی جیهانیان کە گەورەترین هونەرمەندی ئەم گەردوونە خوای گەورەیە بەردی بەبێهۆ دروست نەکردووە ئەوەتە لە قورئانی پیرۆزە بە ناوی بەرد هاتووە و اینجا بەرد بووە بەوەی کە ڕاگر بێ بۆ ئەرز و ئاسمانەکان بۆ نمونە وەکو شاخێکە چۆن خوای گەورە نەخشاندوێتی یا بەرد ڕۆژگارێکە بەداخەوە شەڕی پێکراوە بە شەڕە بەردووەمانە ئەگەر مناڵێکیش بێ بۆ گاڵتە بگرێتە کەسێکی کە یا ئەوەتە بە بەرد هەندێک جار بەداخەوە کە ئاژەڵە کێوەکانی پێکوژراوە وەختی خۆی ڕاوی پێکراوە بەڵام من پێمەڵم پەیامی بەرد هەر ئەوە نییە بەڕاستی بەرد ئەوەیە ئێرانیەکان شتێکی جوانیان هەیە ئەڵێژن شتەکانتان یا پەیامەکانتان لەسەر بەرد بنووسن بۆ ئەوی بمێنێتەوە نەک لەسەر کاغەزێک و کە لەوە چێت تێپەڕ بێ بەکەم مروری زەمەن لەناو بچێت. من ئەڵەم ئەگەر هەر کەسێ دووڕوو بێ دووڕووی شتێکی زۆر ناشیرینە هەر بۆیە لەسەرم بەردانە لێکیان و نووسیومە قسەیەکی پێشەوە عەلی کوڕی ئەبوو تالیب ئەڵێ وتیان بۆچی چی لەبەر ڕەخترە و فەرمووی دڵی مرۆڤی دووڕوو ئەمە بەردێکە سێ ڕۆژە تقریبەن ئەمە بەردێکە کە بە شێوەی شانوە مەرگە سات و هەم بەزمە ساتمان هەیە ئەمانە بە شێوەی گریانە بەکارمێنەوە هەمیشە بە شێوەی پێکەنینە و لەم دیویشۆ پەیامێکە کە باسی ژیانێکە ئەڵێ
دنیا کاروانی مردن و ژینە گاهەیە گریان و گاهەیە کەنینە با سەوز و گەشت بێت چرۆی ئومێدت ژیان هەروە بۆ یاسای زەمینە ئەتوانین بتۆ بەردبووم شێوانە بەکاری بێن و دوایی لە ماڵانیان لە ماڵی دۆستێکدا بە دیاریەک بێ بەیان لە پیشەنگەکە نمایشیەکەی کە بتوانیت ساتە وەختێک و زاخەیەک بە خەڵک ببەخشیتەوە ئەمە لەسەری هاتووم نووسین بە خۆشنووسی لەسەریمان نووسیەوە یەکێک لە وتانەی لەسەری نووسراوە بەکردەوەکانت وتار بدە نەک بە زمان اینجا زۆر شتی تر ئەگەر ئارامی لە ناخی خۆتدا نەدۆزیتەوە لە هیچ جێکی دیکە نایدۆزیتەوە ژیان بە پێی ئاستی بوێری مرۆڤ پێش دەکەوێت ئەمە هەندێک لەو بابەتانە کە لەسەری نووسراوە هەندێک بەردمان هەیە کە خۆی هەر وەکوتم خی گەورە خۆی نەخشان دێت ئێمە لە شێوەی ئافرەتێک هەیە چۆن فەقیر و هەژاری کاری پێکامەوەکۆ یە سەبەتەکەی بێ سەبەتەیەک بێ یان گوێنیەکی بە بەدەستی و پڕی کردووە لە مەرام و شتێک خۆی کرد لەو شانی کە پێویستێتی سروش بەڕاستی سروشتێکی خاوێن و جوان بێت و ژینگەیەکمان ژینگەیەکی پاک بێت هەمیشە پڕ نەبێت لەو شتانێکەوە پاشە ڕۆی و فڕێدرێتەوە ئیتر بیگرە هەر لە هەموو ئەو شتانی کە لە تەختە بێدار بێ بۆ نمونە دەنکە فاسۆلیایەک بێ لیمۆ بەسڕایەک بێت تەنانەت هاتووم لە هێلکە بۆ نمونە و لە پەڕی مرێک بێ ئەمانە کە بۆی ژینگەی پێویست نەبێ و سروش بە جوانی بێنێتەوە وەکو تابلۆیەکی شاکاری مەزنی خوایی ئێمە سەر لەنوێ ئەمانە ڕەنگ و دەنگێکیان پێ ببەخشینەوە و لەسەر ئەم بەردانە هەرێکی بۆ نمونە پەیامێکە بەڕاستی کارە هونەرەکانم لەسەر بەرد هەرێکە گوزارشتێکی تایبەتی خۆی هەیە و هەرێکیان پەیامێکە گەیەنێ بۆ ئومێدنکەوە بتوانین لەبەردەوە ئەمجارە پەیام بگەین هەر ئەوە نەبێت کە ئێمە شتێک نەرم بێت دەست و پەنجەمانی لەگەڵا نەرم بکەین بەڵکو ئەبێت دەستیش بۆ ڕەشتەڕەخەکان بەرین چونکە بەڕاستی ئەگەر بەردێک و بەردێ بەقەیەکدا بدەن تەقیانێت بەڵام ئەگەر بەردێک و شتێکی نەرمتر بە قەدەریەکە بدرێن ئەوە دەنگێکی لێو نابێت بۆ ئومێدم کەوا وەکو گەلی کورد هەمومان بگەڕێنەوە بۆی کە لە هەموو پەیامەکانمان و لە هەموو کارەکانمان و لە هەموو شتەکانمان بتوانین تعبیر و گزارشتی جوانتر و برایەتی و خۆشەویستی و ئاوەدانی وڵات بگەینین